هەر لەناو بابەتە وەرزشیەکان بچان هێڵمەوە بەڵام ئەم جارەیان باسی وەرزشی شاخەوانی ئەکەین کە ئێستا دەبینین لە کوردستان چەندەها گروپی شاخەوانی هەیە شاخڕەوی دەکەن بە پاییز بە هاوین بە زستان بە بەهار بە بەردەوام لە هەموو وەرزەکان جا سپاس بخوا ئەو سروشتە جوانی کە کوردستانی ئێمە هەیەی ئەو چیا جوانانەی کە کوردستانمان هەیەی هەر قابل بەوەیە کە لەم کوردستانە گروپی شاخڕەویمان هەبێت بە شێوەیەکی ئەکادمی بزانن شاخڕەوی بکەن و بۆ ئەمە بەستە ئەم بەیانی ئەمانەوێت زیاتر گفتوگۆ بکەین لەگەڵ خات و پەیمان چەها سەرۆکی گروپی شاخەوانی هزار مرد کام بەیانی میوانی ئێمەیە بە خێرهاتن یەکەین ستۆدی بۆمان ڕازانەوە بەخێر بە خۆت و جانتاکەتەوە دوانەی لێکدانە بڕام بێتەوە دایمەوە نیە هاوڕێی ژیانی بە ژیانی یەک چەمەند درێژ بێ خات و پەیمان من پێشتر وا مەزانی ئەبێ کەشەکە زۆر کەشێکی خۆش بێ یەڵابچی بۆ شاخەوانی منەموت بەس بەهار خۆشە و پاییزیش باشە بەس کەچی ئێستا باسی شاخڕەوی زستانەیە جیاوازی شاخڕەوی زستانە لەگەڵ شاخڕەویەکانی ترچیە بەڵێ جیاوازی لە فەسڵەکانە بۆ شاخەوان بۆ لای وەک من خۆم هیچ جیاوازیەک نابینم بەڵام لە وەرزی زستانە تۆزێ خۆشترە بۆ ئێمە خۆشترە بەڵێ بەڵێ تەسەوریەوە کرد بڵێ تۆزە سەختترە بەعکسەوە بۆ ئێمە زۆر خۆشترە لەبەرەوەی کەشەکە لەبارە بۆ ئێمە سەرکەوتن بە شاخی بەرزە ئەەکەین ئێمە شاخڕەوی ناکەین شاخەوانی ئەەکەین باشە یعنی شاخەوانی دوو جۆرە شاخەوانی و شاخڕەوی شوێنە ئاسانەکانە بەڵام شاخڕەوی سەرکەوتنە بە شاخە بەرزەکان و باسی شاخە بەرزەکان بکەین بۆچی ئاسانترە یاخود بۆچی خۆشترە لە زستانان هۆکارەکەی چییە؟ بەڵێ لە زستانە کەش و هەوا ساردا تۆش کۆڵە پشتێکی پێەیە بە شاخێکی بەرزە سەرەکەی تەبعاً تاقەیەکی زۆر سەرفەکەی پێویستە بە سەرفکردنی ئێنەرژیەکی زۆرە لەبەرەوە عارێقێکی زۆرەکەیتەوە لەشە گەرمدایەت جەوەکە بۆ تۆ لەبار و خۆشتر ئەبێ بەڵام لە هاوینە تۆ هەچەندێک جرەکانیش فێنک بێ هەر گەرماتە هەر ئەسووتی هەر پێستە ئەسووتێ مانوو ئەبی بەڵام لە زستانە بۆ ئێمە زۆر کەشەکە لە بار و خۆشترە و پێست دێتەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی خۆر لێت نایە پێویستمان بە دژە خۆر نیە پێویستمان بە ئاوی زۆر نییە ینی لەم حاڵەتەدا کۆڵەکانی پشتیشمان سووکترە هەر ئاسانیە بۆ ئێمە و هەم جەوەکەشی بۆ ئێمە لەبارترە درستە باسی کۆڵی پشتت کرد ناکرێ بچی بۆ شاخڕەوی تۆ تۆپێکی باسکە لە ناو کۆڵە پشتێکت بێ ئەبێ پێویست بەو شتانەیە کە بیبەی لەگە خۆتا شتێکی زەڕور بن چی تایە ئەو بەڵێ بەتایبەتی لە زستانانە کە ئێستا وەرزێتی وەک چۆن لە وەرزەکانە شاخەوانی جیاوازە لە زستانی ئێمە کۆڵەکانمان زیاتر پێویستی بەوەیە کە قەرەواڵە بێشتی تیاابێ چونکە ئێمە لە زستانە پێویستمان بە چاکەتی زیادە پێویستمان بە جلی زیادەیە پێویستمان بە پێڵا و گۆرەی و ملپێس و کڵا و دەستکێش و هەموو ئەشیاکانی شاخەوانی خۆمان کامل پانتۆڵ پێویستمان پێێتی زیادە پێمان بێ ئەتوانی بۆ هەڵڕژی وردەوردەتیایەتی یان هەموو شتێکی دیایە شەبا ببینیم زانیتە من زۆر مەراقمە ئەو جاڵمانە ببینم بزانم چیدا من ناچم بوون خات و پەیمان پێم پێگەنت چون خات و پەیمان نە شاخڕەویم کردووە نە شاخەوانیم کردو دایما هەر بیرم لەوە کردوتەوە و تومە گەرمە پێستمە سووتێ ناساردا سەرمامە بێ ئانا ئەژن و ئەیشە ئەگرم جابا بزانین چیتیایە بەسەر چاو شەڵابێتەوە گەشتێکەکەین ئەوە خات پێمان سندوقێکی سارە و پێێتەوە جازارە بۆمان هەڵناگیریەوە قورسە ئەمە مەتەریە هەر لەسەر مێزەکە بۆماندانێ بە ئەرزشنەوانە چونکە تۆ شاخەوانیان پێەکەیت و ئەمانە لێرە بینەر ئەیشی بینێ ئەم مەتەڕیانە زۆر دیارە زەڕورە بۆیە دوو سێدانەوە پێەیە زۆر زەرورە ئەمە من دانێکیان لەبەرەکەم دانێکیشیان احتیاط هەڵەگرم بۆ ئەگەر ئەمە تەڕ بوو یا پیس بوو دانی دووەم بەکارێنە ئەمە زۆر ئەمە قوڵەنگی بەفر ناو بەفرە بۆ ناو بەفر بەڵێ ئەمە زەرورە هەموو شاخوانێک لە مۆرزایە قوڵنگێکی لەمە هەبێ من لە باتی دانێ دوانیشم هەیە باشە جا لەگەڵەوەی کە دەریانە هێنیت لە ناو جانتاکەتەوانە بەسێم بۆ بکە لە کوردستانە ئەو کەرستانی کە پێویستە بە شاخڕەوی و شاخەوانی باشە بەردەستە بەڵێ هەموو شتێک بەردەسە لە کوردستانە بەڵام بە هەموو کەسێ ناکڕێت نرخەکانیان گرانە ئێستا بۆ نمونە تۆریشی ئەوە باوی 6 هەزارە ئەوە تخوا بێ دەست بۆچی ئەو نەگرانە خۆسوکیشە من تەسەور مەکرد شتێکی قرس بێت نرخەکانی کاکەوانی کە هێنن تۆ زەر نرخی بێن نەخوارەوە بەداخۆ نرخی خۆی هەشتێکە داواکاری لەسەر بوو لە وڵاتێمە بەداخۆ یەکسەر گرانیەکەن جامە با پێشەڵم کاگەی نەبێت کە ئاوا بەرزەکەینەوە
باشە ئەمە پڵنگی شاخەوانی ئەمەی تر چیە ئەمەش بانتۆمە ئەمە هەر پێویستیەکی سەرەکی شاخەوانە هەموو شاخانە بێت دوو بانتۆمی لە هەر سوار فەسڵەکە پێبێت ئاها بەڵێ جاوە بە پێی باڵا و هینی خۆت زیادەکەی هینیشە بێتەوە نیە ئەتوانی بەرزیکەی بەڵێ ئێستا ئەمە حالێن بۆ ناو بەفرە ئامان ئێسامان زیاتر کەرەستەی بەفرین بەڵێ چیتر بڵێ ئێستا سۆڤان جانتاکەم هەمووی پێ بەتاڵەکە هەمووی بەتا بۆ نامو بێ بەتاڵیگەم ئەمانە ئەزیێت تەدەم ئاها ئاسایی نییە بێکۆیەکەینەوە ئەمە گێتەرە ئەها ئەمە لە قاچی ئەبەستی ئەو بۆ ئەژنۆ ئەمە لە قاسی بەسیم قایشەقی دەژێر خاست بەم شێوەیە ئەمە بۆ شوێنێک ئەگەر ئاوی لێ بێ بەناو شوێنێکا بڕۆ ئەمە خێتە سەر ئێرە پێڵاوەکانت ئیتر ئەم پێڵاوە ئاوی تێ ناچێ بە هیچ جۆرێ تاوان کە ئەمەش ئەبەستی ئەبێ پێڵاوەکەش پێڵاوی ئەمە نرخی چۆنە ئەمە من هەستەکەم زۆر من ئەمە نم ڕقی هاتوشتم تەڕ بێ ئەمە جۆری هەیە ئەسڵ ئێسامە ئەسڵە جوتی بە 24,000 هەر گرانە وەک خۆتان نەزانن بارودۆخی کوردستان لە ڕووی مادیەوە هیچ باش نیت کەسێ لەم ڕۆژەیە مەگەر بەڵامزانی هەنێ کەسی شەیە کە خولیای لە شتێکە لە شتێکی تریەگرێتەوە شتێکی باڵێ بە تەکید من لە هەموو شتێکی خۆم یەگرمەیەم بەمانە ئەوە مانایەوەیە کە تۆ زۆر عشق بۆ وەرزشە ئەمەش کڵاوە لە کاتی سارد و سەرما ئەمە ئێمە لە فەسڵی پاییز و هاوین و بەهارا پێیسمان بە من نییە بەس لەم فەسڵا پێیسمان پێێتی بەزستان باڵێ ئەمە گەرمە بۆ ناو بەفر و ناو سەرما و ئەجا خات پێما لەگەڵەوانە دەرەکەی کام شاخەی کوردستان هەیە کە تۆ زۆرە حەز لێ بێ و چەند جارێ ڕۆشتبی و دیسانەوە هەر حەسکەی بچیت و دیمەنی زۆر جیاواز بێت لە شوێنی بەڵێ من بەتاکیت هەموو شاخەکانی کوردستانم بەقەدەر ڕۆحی خۆشەکانمان بەڵێ ئەمە شەوت بەسەریە درەنگە بێ دنیا ئەبێ لایتێکە هەجا باسی شاخەکەم بۆ بکە بەڵێ شاخ لە لای من واتە ژیان واتە باوەشی دایک شاخەکانی کوردستان شاخی کوردستان من هەموو داروبەردی کوردستانم لا پیرۆزە لەبەر ئەوە هەموو شاخەکانم وەک خۆشەوێ ئەمانە شەکڵاوی ناو سەرمان بەڵام خۆشەویستترین شاخ وەلای منەوە شاخی پیرەمەگرونە بەڵێ پیرەمەگرون بۆتە پێناسەی من یعنی بۆ دەبووینەتە دوانەیەک لە یەک جیا نابینەوە قەت ئەگەر شتێکڵم لەوانەیە بڕوانەکەی لەم مانگەیە حەوجا چوومەتە پیرەمەگرون هەر لە ساغ هەفتەیەک چوار هەفتەیە مانگێک ببوورە من حەوجا چوومەتە پیرەمەگرون هەر لە ساغ بەیاخۆ منەوە زۆر جار کە شتێکە بێڵم کاکە هەفتە حەو ڕۆژەوە هەش ڕۆژ ئەو شتاکەن بەڵێ ئەمە تەرمۆزەیە بۆ ئاوی گەرم یا بۆ شیر کتۆ کە چوویتە شوێنێکی زۆر سارد بۆ نموناچیتە شاخی پیرەمەگرون چێ شاخی هەڵگورد ناوچە بەفراگان نابێ ئاوی سارد بخۆیت ئەبێ ئاوێکی گەرمە پێ بێت لەو کاتیاکای خۆی بۆی تووشی لەش سەرما سگێشە نەبی ئەبێ هەموو شاخوانێک کە چووە ناو بەفرەوە تەرمۆزەی ئاوی گەرمی پێ بێت اینجا باسی خواردن چ جۆرە خواردن من زۆرم حەز لە خواردن چی بەرین لەگەڵ خۆمانە بەڵێ خواردن بەپێی حەز و ئارەزووی خۆتە بەڵام باشترین شت لەم وەرزایە بۆ شاخ کەبی بێ لەگەڵ خۆتە خورمایە هێلکەی کوڵاوە من ناڵم پەتاتە لە بەروی خۆم لەگەڵ پەتاتە باشە یانی بەڵێ خورما ڕۆنێک بکەیت هەر کەمێ شەش حەو پارێ بکەیت لەگەڵ خۆتابی زۆر زۆر ئەوە نیە منجەڵە دڵمە بێ لەگەڵ خۆتا ئەوانن کە ئەچنە شاغڕێی و گەشتێنە گەشتیارەکان بەڵام من وەکو خۆم شخصی وەکو خۆم قەت خواردن نابم شتی سو گوێز و باە ئەو بابەت ئەمە خات و ئەمە کرامپونە لەژێر قاسی بەستی بۆ شوێنی بەفر ئەوە چۆن تایە بەڵێ سیارە زنجیری ئەمە بۆ ئەو شوێنانن کە بە فەردلی ڕقا تا بەسەر پێڵاوی بەرزیشەوە نابێکەتی من حەزەکەم بەکاری بەم شێوە ئەیبەستی ئەمە ئیتر لە خزان و لەکەوتن ئەمە لەگەڵم پێڵاویان نابێ پێڵاویشان نابێ بەسەر بۆ عجولی کردم بەڵێ پێڵاوی شاخ ئێسامە پێڵاوی پێم هەر شاخەوانیە بەڵام هی وەرزی هاوینە پێڵاوی شاخەوانی جیایە تا ئێرێ پوتە ئەمە جۆرێک لە کرامپونەکانەمانە هەرزانە دەست هەموو کەسێکەکە و جۆریش کەشمان هەیە ئەویان گرانە ئەوەی تر بەڵێ ئەمەیە بەڵێ ئەمە بۆ بەفرێکی مامناوەند ئەبێ هایتر کە زۆر بەفرەکە زۆر نەبێت زۆری ژنەی بەستە بێ ئەمە چوانە پینکە کچانە چوارە پێنجە لەمە کڕیومە لە ترسا لە ترس چونکە تووشی هەڵدێرانێ بووم لە ماوەیە ئەلەمەم پێ نەبوو تر خی گەورە سەلامەتی کردم و لە پیرەمەگرونیش بوو
سپاس زیاتر لەوەی بەتاڵی نەکەین چووکە ئیتر دیارە هەمووی زەرورە. ئەوە ماوە ئەمە هەموو شەخەوانێک ئەبێ زەرورە هەموو گروپێ من کە سەرۆ گروپم ئەمە فریاگوزاریە سەرەتایی ئەمە هەموو شتە سەرەتایەکانی تایە بۆ ئێمە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە جیتۆڵی تایە پلاستەری تایە باندجی تایە لۆکەی تایە یاخواقەت پێویستان نەبێ خات و پەیمان ئەمە هەروابی بەنوبیێنەوە ئەمە نەبی بەنوبیێن ئەکسپایرد لەخوا بەزاوێ بەکارم نهێناوە لەخوا بەزیاب هەر بەکاریشی نێنی ئیشەڵڵا هەروابی بێتی بێنیەوە نەبی بێتی هێنی خات بما ئەکسپایر ببێت کە بکڕیتەوە هەر بەکەڵک نێ بەداخەوە ئێمە وەکو شاخەوان بە گلەیەکیش لایەنی حکومی بکەینەوە لەو هەموو کات شتەکانمان هەر ڕوبەڕووی حکومەتەکەینەوە بەڵام ئەچەن گوێشمان لێ ناگرن بەڵام خۆی ئەوە حکومەت ئەوانەی بۆ ئێمە دابین کردایە بەڵام قەیچێکاوە تا ئێستا ئێوە لێرە ئەیڵێن ئەوە بەڵێ گوێبیستە بن و ئەمە چیە ئەمە باندجە لە قاچخوا نەخواستە و ئەژنۆ دێشێش ئەمانەڵی هیچ جەماعەتی گریندای زەرە بەڵێ ئەمەش هەر هەمان ئەوەیە بەس ئەمە بە شێوەیەشی ئەمە بوو کە باس بەڵێ ئەمە شێوەیەشی زۆر پێشکەوتوترە و ئەمە ئەگەر ببینی سەر شەختەیە وانە یانی سەر بەفرە ئەمە سەر بەفرێکی زۆر و شەختێکی ئەمە بۆ منە بۆ شاخی هەڵگورد بەکاری ئەهێنین ئەمە شەر عینەشت لە پێڵاو ئەبەسترێت شەخات و پەیمان بەڵێ ئەمجا ئەمە تۆزە مەترسیداریشە بۆ کەسێ نەزانێ بەکاری بێنێ لەوانێت تۆ لەگەڵ من نابی بۆ شاخ خوانە خواستە من هەنگاوێ بکەوم تۆ لە تەنیش می چاک برینارێ بکە دەستەکانت خۆش بێت خات و پەیمان تۆ لەگەڵمان بوویت ئەم بەیانە من هاوکارانم ئاماژەی ئەوە ئەکەن کە برادرانمان لە ژووری نیوزڕوم لەگەڵمان ئامادەن بۆ ئەوەی باسی سۆشیال میدیای کوردستان 24 بکەن لەم هەفتەیە شتێکمان هەبوو کە پڕ بینەرتر بووە کەریم مەتین کەریم خانمان لەگەڵە بەڵام پێش ئەوەی کە بچمە لای مەتین سوپاسی جەناب دەکەم سوپاسی ئامادەبوون دەکەم دەست خۆش هەر هەبی لەش عینەکەکەیان هەمیشە لە لووتکە بتبینین دەست خۆش سەمان زۆر بوو بیکەین لە بەڵام هەر ئەوەنی کە بوونی جەنابەت لێرە ئامادەی لەگەڵمانە و کەرەستانەمان بینی گفتوگۆیەکی خۆشمان کرد بێگومان کاتی زۆرتر یەوێت هەڵیەگرین بۆ بەشێکی تر کاتێکی تر سپاس دەکەین دەستەکان زۆر مەمنون زۆر